لە دوای دیدارەکەی عەبدولفەتاح بورهان و بنیامین ناتانیاهۆ لە ئۆگەندا چوارشەمەی ڕابردوو شاندێکی قەواری زایۆنی کە نوێنەرایەتی دیوانی سەرۆکوەزیران و مۆساد و چەندە مزراوێکی دیکەی لە خۆ گرتبوو بە فڕۆکەیەک ڕاستەخۆ لە تەل ئەڤیڤەوە گەشتنە خوڕتومی پایتەختی سوودان و 7 سەعاتمانەوە ئەوەش بۆ ئامادەکاری کۆتاییە تا لە نزیکترین کاتدا ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان ڕابگەیەنرێت. نحاول أن نستبق وەزیری دەرەوەی سوودان عومەر قەمەڕەدین لە فرێز کۆنفرانسەکەی لەگەڵ وەزیری دارایی وڵاتەکەی هیبا محەممەد عەلیدا کە تەرخانیان کردبوو بۆ ئەو سوود و دەستکەوتانەی لە سڕینەوەی ناوی سوودان لەسەر لیستی تیرۆری ئەمریکادا دەبێت ئاماژەیان بەوەدا کە دۆسیەی لادانی ناوی سوودان لە سەر ئەو لیستە پەیوەست نییە بە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی سوودان و ئیسرائیل. بەڵام مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لە تویتێکدا پێزانینی خۆی بۆ هەوڵانە ڕاگەیاند کە سەرۆکوەزیرانی سوودان عەبدوڵڵا حەمدۆک دەیدات بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی خوڕتوم و تەل ئەڤیڤ کە پێشتر ناوبراو لە لێدوان ئاشکراکانیدا ئاماژەی بۆ بنەمایی حکومەتی ڕاگوزەری وڵاتەکەی دەکرد کە ناتوانێت بەبێ شەرعێتی جەماوەری بڕیاری لەو شێوەیە بدات. بەڵام وەکو دەردەکەوێت گوشاریش لە نەڕاڵەکانی سوپای سوودان و ئیمارات بۆ ئەو هەنگاوە حکومەتی مەدەنیە وڵاتەشی خستۆتە بەردەم گوشاری بڕیارێکی لەو شێوەیە. عەبدولفەتاح بورهان لە دوای گەشتەکەی بۆ ئەبوزەبی و کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی ئیمارات و ئەمریکا ئاماژەی بۆدا کە سوودان هەلێکی گونجاوی لە بەردەمدایە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل و بەدەستێنانی دەستکەوتی ئابووری بۆ وڵاتەکەی کە ئاماژەیە بۆ خواستەی کە هەریەکە لە ترامپ و ناتەنیاهۆ هەیانە وەکو کارتی هەڵبژاردن و خۆ دەربازکردن لە لێپرسینەوە بەکاری بهێنن. گەرچی سادق ئەلمەهدی سەرۆکوەزیرانی پێشوویە وڵاتە و سەرۆکی پارتی گەلی سوودانی و سیاسەتمەدارانی چەپ و ئیسلامی دژی ئەو هەڵوێستەی دەسەڵاتدارانی نوێی سوودانن بۆ ئەو هەنگاوە چاوەڕوانکراوەیان بەڵام ئاماژەکان بۆ ئەوەن لە هەفتەی داهاتوودا و بەر لە 3 تشرینی دووەم کە ڕۆژی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکایە لەلایەن ترامپ و ناتانیاهۆ و بورهانەوە ئەو ڕێککەوتنەی ئاساییکردنەوەی پەیوەندیەکان ڕادەگەیەنرێت. نەیارانی بنیامین ناتانیاهۆ کە هەفتانە لە بەرامبەر سەرۆکایەتی وەزیرانی ئەو قەوارەیەدا خۆپیشاندان ساز دەکەن و داوای لادانی پارێزبەندی و دادگاییکردنی دەکەن بە تۆمەتی گەندەڵی دارایی بڕوایان وایە و ئاساییکردنەوەی پەیوەندیانە جگە لە ڕێکلام بۆ لە بیربردنەوەی تاوانەکانی ناتانیاهۆ هیچ ئاکامێکی نابێت چونکە بەبێ چارەسەری کێشەی فەڵەستین ئەو ئاساییکردنەوەانە ئارامی ناگەڕێنێتەوە بۆ دۆخی قەواری زایۆنی. بەڵام هەندێک چاودێری تر بڕوایان وایە فراوانبوونی هەشبوونی جوگرافی قەواری زایۆنی مەودای مانۆڕی ئەمنی لە ناوچەکەدا فراوان دەکات بە تایبەتی ئەو وڵاتەی سێ نەخێرا بەناوبانگەکەی لە دوای شکستی 1967 بەرز کردەوە کە نەخێر بۆ ئاشتی و نەخێر بۆ گفتوگۆ و نەخێر بۆ دامپێدانان و ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ قەواری زایۆنی لە ڕووی معنەویەوە بە مانای ڕووخانی دروشمی وڵاتانی عەرەبی دێت بەرامبەر پرۆژەی داگیرکەرانی زایۆنیستی بۆ ئەو پەیوەندی نوێیە مانای ڕەمزی گەورەی لە خۆ گرتووە. بەڵام چاودێران بڕوایان وایە هەروەک چۆنەوانەی پێشتر پەیوەندیان لەگەڵ ئەو قەوارەیە بە هیوای گەشەی ئابووریەوە ئاسایی کردوێتەوە ئێستا لە حاڵەتێکی زۆر خراپدان ناکرێت دۆخی خراپ و وێرانی سوودان لە دوای ئەو ڕێکەوتنە لەوان باشتر ببێت. جگە لەوانش لادانی سوودان لە سەر لیستی تیرۆر لە بەرامبەر ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل نیشانەی ئەوەیە هەندێک زاراوە و دروشم هیچ مانایەکیان نییە کاتێ وڵاتان خۆیان ڕادستی زایۆنیزم بکەن هەروەکو دیکتاتۆرانی ناوچەکە لەو ڕێگەیەوە ناسنامەی ڕەفتارپەسەندیان وەردەگرن.